طبعا لم شوانەدا بەڕێزان سێ خاڵی زۆر گرنگ هەیە کە عەزی برایان خوشکانی بەڕێز یەکەم کە ئاگیان لێ بێت. یەکەم پێغەمبەر صلی الله علیه و من قام ليلة القدر قیام، یعنی زۆرینەی کە هاتووە بەوە بەرجەستە بێت کە ئینسان شەونێژی تێدا بکات. أفضل الصلاة بعد المكتوبة قيام الليل. گەورەترین نوێژ لە دوای نوێژە فەرزەکان قیام الليلە، شەو نوێژە. لەبەر ڕەحمەتی خوا لێ بێت لە کاتیشتەوە شەو ئەمێنیتەوە بەشێک لە کاتەکەت تەرخان کە بۆ شەو نوێژ. ئەمە یەک. دووهەمینیان بەشێک لە کاتەکەت تەرخان کە بۆ قورئان خوێندن، چونکە شەوی قەدر شەوی دابەزینی قورئانە. یعنی تۆ چەنە گرنگی بی بە قورئان، گرنگی داوە بەو پەیامە پیرۆزەی کە لەو شەوەدا دابەزی. سێهەمینیان دوعا. طبعا عیبادەتەکان زۆر زۆرن، بەڵام ئەم سیارە زۆر تەرکیزی لەسەر بکەن زیاتر. سێهەم دوعاکردن. وەکو عایشە فەرمووی پێم بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم إن وافقت ليلة القدر چی بڵێن؟ فەرمووی بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. جا ئەم کەسەی کە دانیشە لە شەوی قەدرا بۆ نمونە چی ئەزانێ؟ ئایەتەل کورسی ئەزانێت. ئەڵێ من ئەم شەو تابانی بەس ئایەتەل کورسی خوێنم. خۆ ئەگەر هەر ئەوەش بخوێنیت لە خێر و پاداشی زۆر گەورە بەهرە من دەبێت. بەڵام وا باشە لەگەڵ ئەوەیشە، یعنی بۆ نمونە چەند دا جار ئایەتە کورسی خوێنێ، دوور کات نوێژ بکات، هەنێ دوعا بکات، اینجا بچێتەوە سەر قورئانەکە. بەو شێوە یعنی کاتەکانی خۆی دابەش بکات بۆ قورئان خوێندن، بۆ نوێشکردن، بۆ هەموو ئەو عیبادەتان، یعنی لە گوێرەی توانای خۆی ذیکر و تەسبیحات یادی خوای گەورە ئەوانەی پێ بکات.